سید کامل ئیمامی شاعر و نیشتمان پەروەەر ناسریاگ و ئاوات ساڵە 1903 لە ئاوایی زەمبیل سەروە شارە بۆکان لە خۆرهەڵاتە کوردستان هاتەسە دنیا. ئەی شاعرێ لە ناو خۆنەوار و فەقیەی پەروەردەبووە. سەید کامل لە لای فرێک لە مامۆستایی لە ئاینی ناسریاگە ناوچەکەی خۆی دەرس خوێنستگە و ئەڕا ماوەی گیش لە لای مامەی یعنی وە مانە حاجی باوە شێخ وەزیرە ئەوسای کوێن لە مەهاباد خوێنستگە. هەر لەو سەردەمیشە جور ئادەمیزادێک چالاکی فرێک داشتگە وەو خاتریشە فرە جار شێر داناگە و شێر خوێنستگیشە. ئەڕا ماوەی ساڵی دیگیش لە بۆکان و سەقز و ورمیە و مەهاباد دەستوەسەر بیە و زیندانی کریاس. سەید کامل ئیمامی شاعرێک هەست نازک بیە وەل زۆرمە شاعر و هونەرمەندەی لە ئەو سەردەما دۆسایەتی نزیک داشتگە. لەوانەیش سوارە ئێڵخاونزادە، هەژار موکریانی، عەباسە حەقیقی و وەل هونەرمەند گەورای کوردیش لە دنیا دەرچێک حەسەن زیرەک کە هونەرمەندە گۆرانی چڕ ناودار کورد بیە و وەلقەیری تر لە شاعرەیرە کوردەواری لەو وەختە و لەو سەردەما ئاشنایەتی داشتگە. ئەی شاعرە هەست نازک و نیشتمان پەروەرە لە ڕۆژە 27 مانگە 7 ساڵە 1989 کوچە ئاخرین کردگە و دێوانە شعری لە شوێن خۆی وەجێهێشتگە. یەکێک لەو شێرەی لە کلەتی ستایش خوداوەند کردگە لەتی باسکەی گویشی ڕوم لە دەرگاودا وەک سائل ڕوت سائلیگم وە خوددا ڕوت و قوت من و دڵ نەیمەشە و وەختە بەیان تێیمنەوەەر دەرامەد هەردووک وەجود و ئومید کەرەمیک وەرفراوان لە خودایک لەیوا وە جەلال و جەبەروت و نەسیم کەرەمت وە چەوکەت درەخت تازە بوو غۆنچەی کرد و پشکوت پشت من ئاسنە پۆڵاسە مەگەر کە لە ژیر بار گوناها وچانەی و نەبسوود ئیتیکام لەبان ئایەتە لا تەقنەتووە نائومێدم مەکە تو خۆت فەرموود شاهد حاڵم منە خوێنت دڕم کەوە شێوەی تکیەی جۆر یاقووت غەیری لای تو نەود ئی خاک وە سەرە هیچ پەنایدی نەیرم مات و مەهود. ئەوەیش یەکەم شێرە ئاینی و یەکەم شێرە ناو دیوانە سەید کامل ئیمامیە کە چاپە ئەنیسیە. گومان لەوەش نییە کە ئاوات یا سەید کامل ئیمامی جور ئەوە کە لە نازناوەکەی ناسریاس ئیمانداری قورس و قایم بیە و لە بنەماڵەی شێخ و مەلایل بیە. هەر خۆیشی مەلای 12 ئێلم بیە. نووسانەوەی دیوان ئاوات وەبی شعر ئاینی جور ئادەمیزادێک لێواسە کە دەسێک یا باڵێک نەیاشتوو. عنوان و ئادرسی شعرەکە فارسیە و لە ناو شعرەکەیش تێرمە جیاواز و تابیر فارسی و عەرەبی لەتی کەم نین. بەشیگیان جور دوعا و نزا و لاڵکیانەوە کە تیکەڵ کریانە وەل دەستەواژەی ئیسلامی. بەشی تریش
هەر ئەو وشەی لەسا کەوە ئاسایی لە عەرەبیەوە چینەسە ناو زوان فارسی و کوردیشەوە. لە فەردی یەکەم سەنعەتە ئیلهام و ئاشکرایی لە وشەی ڕوود کە لە شێعرەکە خۆنەسیمەوە دوێنەریایی کەوە هەردووک معنای بیبەرگ یاگەر ڕوخساورە تۆ هاتگە. هەر لەو شێعریشە دیارەکە باس لە سائیل کردگە. سائیل مەقسەد و مەرامی لەیرا دروزەکەرە یا گەیایکەر یا سوالکەر جور ئەوەکە لە کوردەواری خۆمانیشیمنی. لە جەلال و جەبەر و تەگەیشی مەرام لە قسەی لێ سەی کامل ئیمامی گەورەیی و دەسەڵات و قدرەت خوداس کە دوو سفەتن ئەڕا خوداوەند. تعبیر تازە بوویش و معنای تازە بوو لە فەرد چوارەم غەزەلەگە کە یەیش ناتەواوی بچووکیگە کە لێوا دەرکەفیک کە گوایە شاعر نەتوێنستگە چەمەگت تازە یاگر تازەگەری دیاردەی کوێن تازەوە بکەیک لە خاصیەت شێعرەکانی بکونجێیک. شاعر شعری گەڕا پەیغەمبەر خۆشەویست و پەیغەمبەر خودایش داناگە کە وەی جورە باس لە تیکەی گویشی ڕوح ئەوە کەفتە پەرواز ئەڕا حزور دڵبەرم باڕەجی ئەسباب پەروازم کبی باڵ و پەرم ڕامەدینە باڵدا لە یەک تەیری دڵچی کوتی ئەر قبوڵم کەی و ئاڵاغەی سەگە پەیغەمبەرم هەر خیاڵ کردم بچم ڕازیاورەتە ئەو سەروەرە هات نەسیمە ڕوح پەروەر ئەتر عود و ئەمبەرم ئەر لە ژێر چەتر شەفاعەت جێم نەکەیت چە بکەم من وەرە و کوو بچم کوور و فەقیرم ناشارەزای مەحشەرم نامەیە ئەعمال من مەخوەنەوە لەتی نییە یەک کەلیمەی خاسە سەر تا پا ڕەشە خو دەفتەرم ئەیمە غەیرە حب ئاڵ تو و ئاڵ تو قەسەم چاوەڕێی ڕەحمە شەفیع المذنبین چاوتەرم ئەوە قورگم وشکە لە تە و حەسرەت ڕۆژ جەزا مستحقە قەترە ئاو زەمزەمم یا کەوسەرم. هزاران هزار ڕەحمەت لە گیان پاک شاعر سەید کامل ئیمامی و گشت شاعرەیل و ڕۆشن هەورەی.